ئێمە وڵاتەیەمان دەست نەکەوت کە ژەبرایەکی اقتصادی ئەو توی هەبێت لەبەرەوە گۆڕای من شخصیان بگرێتەوە بەڵام دنیا وزە دروستکردن بە لە کەمترین لە بواری زاکراوە لەگەڵ چەندین زانکۆیە یەکێک لەوانە زانکۆی ئەریزۆنا لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەندامەتی لەڕێی سەرۆکی زانکۆ و چەند ئەندامێکی تر لە ناو مۆدەلەوەی کۆلێجی یاسا و ڕامیابی ئەم بەشانە لەخۆ ئەگرێتەوە مەنی پارێزگای سلێمانی بەڕێز دکتۆر ئاڵان فریدون سەرۆکی زانکۆ. Various issue. Hope you all feel at home and thank you social and household sector. We hope that this event will be to the stage to give a speech. Please welcome. باش و یا جیاواز میاباران و ئەوانش ئەوانە نزیکەی 50 خوێندکاری کورد خاڵی پارەوە تا ئێستا 2050 کەس سوودی نێودەوڵەتی توانیمان بەسەرکەوتوانە ئەنجام دەین. ئێستش زۆر بەڕێز ئەندازە گوتنەوەی ئەو وانەیە کاتێکە دوو بەرەوە یەکیان دەستگرتن بەسەر وەک بەڕێستان ئەزانن وزە لە هەموو دنیاە ئەمڕۆ گرنگجێکی زۆری پێدەدرێ. ئێمە ژۆک و زانکۆی گەشەپێدانی مرۆیی بە هاوکاری زانکۆی سلێمانی بە گرنگمانزانی ئەم بابەتە کاری لەسەر بکەین. بۆیە دوو ڕۆژی وەرکشۆپەکەمان دەربارەی وزەیە. جەنابتان ئەزانن وزەی خۆر وزەی بە ئەم جۆرە وزانە وزەی لە بنەهاتوون. بۆیە کارکردن توێژینەوەکان لەسەر ئەم جۆرە وزانە ئایندەیەکی مسۆگەر لە وزە بە هەموو میلەتانی دنیا ئەبەخشێ. ئێمە ژۆک و میلەتی کورد پێویستمان بەوەیە کە لەم بوارەدا دوان نەکەوین. بۆیە گرنگە ئەم توێژینانە بەسەر بکەینەوانێ کاری لەسەر بکەین تاکو توانین بە باشترین شێوە ئێمەش خزمەت بە میلەتەکەمان بکەین.